گرژی و ئاڵۆزیەکانی چەند ڕۆژی ڕابردووی بەشێک لە شار و شارۆچکەکانی کوردستان گرفتی بۆ جوڵەی بازاڕ و وەبەرهێنان دروست کردووە. خۆپیشاندان کارێکی باشە ئەو داواکانی خەڵکو داواکەی ئەوان داوای ئێمەش مۆزەفەوەی مۆزەفە. عەزیز سەعید بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی سلێمانی دەڵێت ئاڵۆزی و گرژی و توندوتیژی جگە لە پاشەکشێکردنی وەبەرهێنان سوودێکی دیکەی لێ نابینرێ. نابێ و کارێ بکەین کە ئەوانش کە لە کەرتی تایبەت و شوێنەکانی تری ئیشەکەن و بازار ڕادوکانار نەتوانێت کارێکی خۆی بکات چکۆم بۆ خۆی جارێکی کە قورسایەکی زیاتر دروستەکەی بۆیە کاتێ حاڵەتێکی وا ئەبێ و مەترسی لەسەر بەرهەمەکانی وەبەرهێنەرەکانە بێ و تواناکانیان بەو شێوەیە نابێت کە بتوانن کارەکانیان جێبەجێکەن بە شێوەیەکی جوان و ڕێگاکان قورسە بێت لە هاتوو چۆ و مەترسی لەسەر کۆمپانیەکانە بێ ئەم حاڵەتە دروستەکە کە بێتە هۆی پاشەکشەی وەبەرهێنان و وەستانی وەبەرهێنان و ئەمەش بۆ خۆی جارێکی کە کاریگەریکی تری ئەبێت لەسەر بازار ئەم ئابووری ناسەیش دەڵێت بنەما سەرەکیەکانی وەبەرهێنان ژینگەیەکی سیاسی و داراییە کە لە کوردستان چەند ساڵێکە قەیرانی دارایی بەرۆکی حکوومەت و خەڵکەکەی گرتووە کە تا ڕادەیەکی زۆر کاریگەری لە سەر وەبەرهێنان کردووە. بەگشتی ژینگەی ئارامی سیاسی و داراییە یعنی هەردوو ینی بۆکو بنەمای سەرەکی بریتە لەو ئەمنیەتە سیاسی و دارایی کە هەیە بەداخۆ لە هەرێمی کوردستان ئەمە لە ئاسێکی زۆر گونجاوانیە بە تایبەتی ئەمە کە تووشی ئەم قەیرانە دارایە هاتوین کاریگەریکی زۆری لەسەر پرۆسەی وەبەرهێنان هەیە بە تایبەتی پەلکێشکردنی وەبەرهێنەری بیانی بۆ ناو هەرێمی کوردستان و ئەتوانم بڵێم ئەم کاریگەریە بۆ ماوەیەکی دوورخایەن لەسەر هەرێمی کوردستانە مێنێتەوە لە کاتێکی ئێستا ئێمە کە تووشی قەرزێکی گەورە بووینەوە تووشی قەیرانی پێدانی موچە بووینەوە تووشی قەیرانی خزمەتگوزاری بوون کە ئەمانە هەمووی بن بە بنەمای گەشەپێدانی وەبەرهێنانە. ساڵی 2020 لەگەڵەوەی قەیرانی دارایی درێژەی هەبوو کۆرۆنایشی هاتە سەر گرژیەکانیش زیاتر بازاڕی سست کرد. شارەزانی ئابووریش دەڵێن ئەزمموی 11 ساڵی ڕابردوو پێمان دەڵێ خۆپیشاندانی توندوتیش جگە لە ماڵوێرانی و زیانگەاندن بە موڵکی گشتی و سستبوونی بازار هیچی دیکەی لێ بەرهەم نایەت. ئاوەر عەلیگەری کوردستان، سلێمانی.